دوای ئەوەی لە 4 نیسانی ساڵی 1990 هێزەکانی سوپای عراق شاری هەولێریان داگیری کردەوە، هێزەکانی بەرەی کوردستانیش بەرەو پیرمام کشانەوە لە 7 نیساندا و پێش ئەوەی هێزی پێشمەرگە سەر لە نوێ خۆی ڕێک بخاتەوە، هێزەکانی عراق بە پاڵپشتی تانک هێرشیان کردە سەر بەرزایەکانی پیرمام و داگیریان کرد. لەوێشەوە پێشڕەویان کرد بەرەو دەربەندی کۆڕێ و بۆ گرتنی دەربەندەکە، بەڵام هێزەکانی عراق لە دەربەندەکە کەوتنە بۆسە و ژمارەیەکی زۆر سەربازیان لێکوژرا. تانچێک و 2 زرێپۆش کەوتنە دەستی هێزی پێشمەرگە، بەڵام بەهۆی ئەوەی لە کاتی شەڕەکەدا لە کار کەوتبوون سووتێنران. ڕۆژی 11 نیسان هێرشی دووەم هێزەکانی عراق بۆ سەر دەربەندی کۆڕێت دەستی پێکرد، هەرچەندە لە سەرەتادا هێزەکانی عراق دەستیان بەسەر بەرزایەکانی ڕۆژئای چای کۆڕێدا گرت و لە هەندێک قۆڵیشەوە پێشڕەویان کرد، بەڵام زۆری نەبرد. هێزی پێشمەرگە بە سەرۆکاتی کۆسڕە ڕەسوول عەلی و بە بەشداری پێشمەرگەکانی یەکێتی و پارتی و شیوعی و زەحمەتکێشان و سۆسیالیست بەرزایەکانی ڕۆژئاوای چای کۆڕەیان ئازاد کردەوە و لە دەربەندەکەش هێرشەکەی هێزەکانی عراق تێکشکا و ژمارێکی زۆر سەرباز کوژران و تانچێک و 2 زرێپۆش و ژمارێکی زۆر چەک و تەقەمەنی کەوتە دەستی پێشمەرگە. سەرکەوتنی ئەو داستانەش بە خوێنی 11 شەهید نووسرایەوە کە 9 شەهیدیان پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون. ئامانج و پەیامی سەرکی داستانی کۆرێ بریتی بوو لەوەی هێزی پێشمەرگە سەنگەری بەرگری پاراستووە و توانای بەرگری لە نیشتیمان و خاکەکەی هەیە.